هەواڵ نێژە دام باش هێویدارم هون هەمی باش من ئیرۆکە ئەم لەسەر ئەحمەد داودۆغڵو داخفن یعنی تشتێکی غەریب و عەجایبە هەر کەسێک دکەوە کەتیەن کورد ئیدی ئەم لە عەردێ ڕادەکەن گاڤاک و دکەون عەردێ کوردێن و کێری تشتێکی نایەن ئەم جار ناوانە ڕادەکەن مەزن دەکەن و دیسان دەخەن پیاسێ و دەدەن فرۆتن بێک و سوودێکی فایدەیەکی وی ji بۆی گەل هەبە و نەهاژی vێژارێ دەمدەما wê hatiye êdî em ketiyekî şikest xwaردiyekî mîna Ehmed Davutoğlu li erdê rakin em wî mezin bikin. Hevalin hêja korbenda pêncemîn ya MEPS yanî bi kurmancî forma aştî û asayîşa rojhilata navîn ev formeka her sal carekî çêdibe û vê carê li zanîngeha Emerîkî ya kurê Mesrûr Barzanî Arîn Mesrûr Barzanî hat sazkirin. Hûn kak Arîn nas dikin newsa gêncekî pir qişte ha ka ez bînim ser ekranê we kesên ku kak Arînî nas nakin êdî. Kak Arîn bi kesekî wisa hatiye naskirin êdî diçe kelekê Prensên Abûdebî dirûne û gelek car jî li ser li nav erebeyên modêla herî dawiyê tê dîtin û li camê erebeya xwe hefsara hespê xwe jî dikişîne û swarî hespê dibe. Yekî wisa ye êdî hûn dizanin hewcinaka ji weran zêdetir ew bikim. Li wir Ehmed Davutoğlu hat dawetkirin axaftinek pêşkeş kir û piştî wê jî dîsa li televizyona ava jî ya zarê Mesrûr Barzanî biye 16 salî nebiye 16 salî televizyonê wî heye advokata û serfermandara şervana rojnamevana xwedî banka û hespê wî heye û erebê wî axîr modeliyên Emerîkî hene û her rojê li dunyayekî û li cîhanekî ye. Êdî ew li wir da jî ew wî hat yani li televizyona wî jî êdî pêşwazî lêkirin û rêportajek beraşe. Bêguman beriya ku Ehmed Davutoğlu bê Kurdistana Iraqê bê dihokê vê carê televizyona Kurdistan 24 çûn berderiyê wî êdî ew jî rêportajek beraşe kirin xuya dike hazirtiyekî kirine beriya ku Ehmed Davutoğlu bê û em bên ser wê yekê jî mesajên Ehmed Davutoğlu çi bûn û ew mesajên Ehmed Davutoğlu şexsî ne an jî gelo ew mesaj wekî ku em dibînin ew yani ya dewletê ne ji bo ku Davutoğlu êdî di demên dumayiyê de yani piştî ku ew hat piştî yani qaşo pêvajo dest pê kir li Tirkiyeyê Ehmed Davutoğlu jî hinekî Erdogan û Baxçelî tekiliyê xwe pêra xweşkirin û ihtimalek wisa heye gava ku siyasetekî wan nû li Sûriyeyê hebe Ehmed Davutoğlu dîsa bixwazin têxin dewrê. Ka em bi hev re li hinekî li destpêkê li rêportaja Ehmed Davutoğlu bi Ava TV re binerin ka em bizanin rezaretekî çawa pêşberiya me ye piştî wê jî em ê li ser wê yekê zêtir biaxivin. بینەرانی ئاوا سڵاوتان لێبێت لە دۆهۆکی ڕەنگین و دەلالین لە کۆڕبەندی MEPS 2024 میوانێکی زۆر ئازیزم لایە ئەویشان پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد داودۆغڵۆ
کە هەم وەکو وەزیری دەرەوەی تورکیا هەم وەکو سەرۆک وەزیرانی تورکیا دەستێکی باڵای هەبووە ڕۆڵێکی باڵای هەبووە هەم لە سیاسەتی ناوخۆی تورکیا هەم لە سیاسەتی دەرەوەی تورکیا و یەکەم وەزیری دەرەوەی تورکیا کە بە فەرمی سەردانی هەرێمی کوردستانی کردووە سەردانێکی ڕسمیان ئەنجام داوە هەنگاو بە هەنگاو پرسیار بە پرسیار لە هەرێمی کوردستان لە شاری هەولێرە دەست پێ دەکەین تاوەکو دەگەینە تورکیا لەوێشەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەگەینە ئۆکرانیا و پاشان ئەمریکا. ئەو بەسە ئەس باوەڕم یعنی وەدیت ڕەزالەتە بەڕاستی هەرچە قاسی ئەو ڕەزالەت نەتەنێ تەلەڤیزیۆنە ئاوا تەلەڤیزیۆنە زاڕی مەسرور بارزانی دکێ هەمی تەلەڤیزیۆنێ پارتیەن کوردان دکەن یعنی مرۆڤ وە قاسی پەسنێ میوانی خۆ قەت نابێ بدەی ڕۆژنامەوانێک هەگەر ڕۆژنامەوان بە بەڕاستیژی پەسنێ میوانی خۆ کەسێک و بەشداری ریپۆرتاژی دەبێن نادێ ئەو هەمی تەلەڤیزیۆن دەکەن ئەو ڕاستیەکە یعنی تو لێ بنەرە تەلەڤیزیۆنی یەکێتیە گاواک و بە بافێڵ تاڵەبانی ڕ ئەو دکەن سانکی کەسێک لە پێشیاوانە کوونە سیاست مەدارە کو قەت کەماسیێوی نینە کو قەت خەلەتیێوی نینە کو هەر تشتێوی سەدی سەد ڕاستە مینە خودایەکی لە پێشیاوی لۆماژی مینە بەرخان مینە پەز لە پێشیاوی دسەکنێن و کەسێک و داخفە ینی میوانێ تەلەڤیزیۆنی میوانێ پرۆگرامێ دمەشینێ ڕۆژنامەوان مینە پەزە تانەیە پرسیارێک و ژێرە حازرکردنە دخوینە یعنی لۆماژی ڕۆژنامەوانی کوردان بەڕاستی تحقێوان نینە حەنەکی خۆ بە ڕۆژنامەوانێن ڕەجەب تەیب ئەردۆغان کەش بێک و حاڵێوان ژیاوان نەباشترە ڕۆژنامەوانی پەدەکێ ببینە گاواکو بە مەسعود بارزانی نێچیروان بارزانی مەسرور و حتا زاڕێن دنێ یعنی نەویە سێمین و چارەم یا بارزانیان ڕا ریپۆرتاژان چێ دەکەن مینە پەزانن لە پێشیاوان یعنی وەکی کوبێژێ ئەو نە ڕۆژنامەوانە کارێ ڕۆژنامەوان ئەوە کو بەڕاستی میوانی خۆت تەنگاف بکە میوانێتە مینە یعنی ئەم نابێژن دوژمن لێ کەسێکە و گەرەکت و ڕەکەبەریێوی بکەیت یعنی ئان گەرەک کەسێک لە هەمبەریوی هەیە بە ڕەکەبەرێوی بێ ئۆپۆزیسیۆنێوی بێ تشتێک و ئەو دەبێژە ڕاستیاوی و خەلەتیاوی دەرخێ هۆلێ و دیتنی خۆ بینە سەر زمان ئانشی گەرەک ڕۆژنامەوان بەخۆ بە پرسیاری خۆ وێ ڕۆڵێ ببینە یعنی نەبە پەز گۆدار بکە و پەم بۆ بخێ گوێخۆ و ئێدی حەد چ دەبێژە و قەت پرسیارانی نەکاتەنێ پرسیاری هاتنە نویساندن تو لێت نەری ڕۆژنامەوانێن پەکێکی لێت نەری هەلا هەنێکیوان هەنە لە کوردستان لەناوە شکەفتاندا ریپۆرتاژان دەکەن ماشەڵڵا ماشەڵڵا تو لێت نەری پرسیارێکی دکێ ئەو پرسیارژی خویایە مرۆڤ وەک نافێ خۆ دەزانێ ئەو پرسیارک و بەرێدا هاتی حازرکردن ژێڕە هاتی نویسە پرسیاری خۆ دکە نەدەناافدا مداخەلەیەکی دیکە نەدەبێژێ وە بەرێ وسا دەگۆ نەهاون وسا دەبێژن چێ بووە یعنی مخالەفەتێکی پێرا بکاتاک و زەنگینیەک چێ ببێ دەوێ ریپۆرتاژیدا قەت نینە بەڕاستیژی یعنی ئەو یەک نەتەنێ لۆماژی ئەس دیسە دووبارە دەکەم ئاو نەتەنێ ڕۆژنامەوانێن پەدەکەنە هەواڵێن هێژار لەسەر هاتنە ئەحمەد داود ئۆغلو دەست پێکێدا هەواڵێکی منی ڕۆژنامەوان تشتێکی پڕ خۆش نویساندیە کە ئەس دیمە نێوی بخەم سەر ئەکرانێوە و پشتڕاژی ئەزێ ژوەرە بە وەرگەڕێنم سەر کورمانجی کە چ گوتیە بەلێ کەک ڕۆژنامەوان بلێسە ئیسماعیل حەقی و بەڕاستیژی ڕۆژنامەوانێکی پڕپڕ باشە لەسەر داود ئۆغلو ئیدی تشتێکی خۆش نویساندیە و سەرداناوی هەری داویە ji بۆی دهۆکێ دەبێژی پرۆفیسۆرێ خەونێن شکستی پرۆفیسۆرێک بوو کو نەخشەیە دنیایە لە پشخوا دینابوو وی ئەو بە سەربلندی دینا سەر میلێن پەرتووکە خۆ یا کورەتی استراتیژی پەرتووکە کورەتی استراتیژی یا داود ئۆغلویە هەر ڕۆژ لەسەر قەدەحەکە چایە ترکی ژمەڕە قاڵە خەونا خوا یا پەمبە دەکرد خەونا پەمبە کو ژێرە گۆت استراتیژیا
پەرزگرێکە سەفر دەما بوو وەزیرێ کارێ دەرڤە دەست بە پێکئانینە خەیالێن خوا کردن سەردانە شامێ کرد بە ئەسەدڕاکەنیا دوێ باوەڕیەدا بوو و تورکیا وێ ببە هێزە یەکەم لە هەرێمێ و ئەسەدجی ببە عەرابە پێڤاژوێە داود ئۆغلو بلێ بەهارە عەرەبان هات هەر تشت هات گۆڕتن سفر پرۆبلەم بوونە 100 پرۆبلەم یعنی ئەو وسا دەبێژە لێ ژسەدی زێترن ئەس باوەڕم کە کێ بلێسا لیرەیە تورکی کەت پەنابەر حەڕکینە تورکیایە پێڤاژوێە چارەسەریە تێک چوو سەروبن بوو لە ڕۆژهەڵات بەر بە ڕۆژئاوا ji باکوور بەرڤە باشوور پڕ لە پەی هەف هەڵوەشاندن پر کوپرو واشنگتۆن مۆسکۆ قاهیرە ڕیاد ئەبودەبی ئەتینا هەممی ji تورکیا هات قوتبوون و هاتن قوتکردن مەبەستەوی ئەوە تەکیلی پێرانەمان دە ئەنجامێدا ئەردۆغانێ دۆستێ دوو بوو دوژمنێ ئیرۆ گەر داود ئۆغلو کارێکی حەق کرەبە ئەوەکو ناوێ خوا بخا مۆزەخانەیە مرۆڤێن هەری شکست خواردی و یەن کەتی یەن دیرۆکێ داود ئۆغلو ئیدی ji دەسەڵاتداریێ نەمایە خواست پرزگرێکان سفر بکێ لێ خویا دکە پرزگرێکان ئەو سفرکردن و نەهاژی بوویە هەواڵێ فەرمان دۆلار فەرمان دۆلار کیە فەرمان دۆلار ئیدی کەسەکە لە بازارە سۆسیال میدیایە کەسەکە ئەوە فەرمان دۆلار هۆن دەبینن فەرمان دۆلار کەسەکە لە بازارە سۆسیال میدیایە کوردستانێدا ئیدی حەوجەناکە ئەس ببێژم ئەس نەکەوم ناو مەسەلەیە شخصی لێژە ناوێوی خویایە فەرمان دۆلار کیە ئیدی یعنی کەسێکی دەناو سۆسیال میدیایدا کەسێکی پێکەنۆکە پڕ لە هەو لێرەژی دژی ئیدی داود ئۆغلو نەها بوویە هەواڵێوی لە دۆکێ لێ تو لە تەلەڤیزیۆنە ماڵا بارزانی بنەرە چۆوە بە داود ئۆغلو هەڵدانە و کەسێک ژێ پرسیار ناکە بە تایبەتیژی ئەو ڕۆژنامەوان کوولەورە من گوت ڕۆژنامەوانێ پارتیان پەزن ڕۆژنامەوانێ پارتیان پەزن بەڕاستی ئەو ڕۆژنامەوان کوولەورە ji بۆی کو لە ترسێ ماڵا بارزانی پرسیارێکی ژێناکە یعنی داود ئۆغلو خۆ بە قەهرەمانێ پێڤاژوێە ئاشتی نیشان دەدا خۆ بە کەسێکی نیشان دەدا کو ئەو تابوویە ناوبەرە تورک و کوردان شکەناندنە تابوویە نەتەوەپەرستێن تورک ناسیۆنالیستێن تورک کوژی کەلیمەیە کوردستان و کورد دترسن دەستپێکێ داود ئۆغلو شکەناندیە حەلبکی گاڤاک و داود ئۆغلو سەرۆک وەزیر بوو دا کەلیمەیە کوردستان ji devê قەت دەرنەکەن بەردە کەلیمەیە کوردستان تێبیرا من جارێکی مەسعود بارزانی بانی ئەنقەرەی کرد لە پشتوی نە ئاڵەیە کوردستانێ ئاڵەیە عێراقێژی دینە نابوو ئاڵەیە عێراقێژی دینە نابوو ئەو ڕۆژنامەوانێک داوی پرسیار ژێ کرد یاو گۆ ئەو سەرۆکی هەرێمەکیە و ئەو هەرێم دەواری دەستورە بنگەهیندا یاساییە و نەتەوێن یەک بووی ئەمریکا هەمووی دنیا دان پێدانێ قبول دکە ئەو هەرێمە کوردستانەیە و ئەو جامێر بە ڕەسمی بە فەرمی لە سەرداخوازیاوە هاتیە vێدرێ چما هون نە ئاڵەیە کوردستانێ نە ئاڵەیە عێراقی لە پشتوی دینانێن هون خۆ چ دبینن ڕۆژنامەوانێکی ژێ پرسیار کرد وێ دەمێ ئیدی بارزانیژی وسا ئەو کردگۆ خودێ وەرە گوت بە من نەدەسانی بوو ئالا لە پشت من نینە ماڵە مەخرانە بێ ئێدی داوت ئۆغلوژی گوت وەڵا خەلەت تێک چێ بوویە ئیدی هەگەر کو هون بخوازن ئەن ئەزنەها دچم ئاڵەیە عێراقێتینم داتین یعنی وسە ئەو چ نیشان دەدا ئەف فکرێ داود ئۆغلو یا میساقی ملی نیشان دەدا یعنی نە کوردستانی ناس ناکە عێراقێژی ناس ناکە کوردستانێکی قڕوجی ناس دکە ئەو کوردستانە قڕوجی کوگاڤە سەردەما داعشدا ژێرا پیلان کردبوون کوردستانێکی قڕوجی یا
عربين سني يا وحشي يا سرجيكر وبكردين سني ين وكي وانرا كردستانك دخواستن او حتى لسردماكو داود اوغلو تشويو او تشاوش اوغلو تشيا او وزير بارتي وزير كارتوني كوتشتك جي دستويدان ابو دسردما ويدا هيجي باشتر بو مسرور دتشو انقره يعني لكلك آلايكي مزن يا تركيا يمينا فيلكي آلايكي وصا بوستك جي يا كردستان يجي لسر ماسيداتينان يعني لدما داود اوغلو اوجي كين ده هاديتن ناديتن يعني لفيدري افسخ تكاري چنا هون يا داود اوغلو دفروشن خلقي كرد يادن يجي يعني داود اوغلو چه حوجه هون داود اوغلو دينن گوتنه اردوغان و دولت باخچلی لور دوباره دکا هرن دولت باخچلی بینن هرن مالا دولت باخچلی ببیره ریپورتاجه کی پیراچه بکن يعني افشيا نها هون دچن حمي قروجين خوي باكوري ايكو لعرديكتنا ايكو نكر رخباتي بكن ايكو تني تشافيوان لهز لموچيكي زريفانيه موچيكي بنديوارانا ايكو ندخويندنا خودا ندر جيانا خوي شخصي دا ندر روشن بيديا خودا ندر جيانا جواكي دا قد نكارين تشتكي قازانج بكن لعرديكتنا هون وانا تينين هون وانا ددن آخافتن قاشو باكاكي ميساقي ملي دخوازه ايه تشتكو هون دكن شيا تشتكو هون دكن جميساقي ملي قلك خراترا راستا باكاكي لصالين 2000 دا ميساقي ملي خواستيا ودس بريا باكاكي جلال طالباني جي خواستيا يعني صالة 1992 صالك پشتی سر هەڵدانە باشووری کوردستانی تاڵابانی دیتکو وڵاتێن ڕۆژئاوایی وڵاتێن ناتۆیی تشتێک یعنی تشتێک دەستێواندا نەدیت پڕجارنا چوو ئەمریکایە چوو بەریتانیای چوو ژەم ناتۆ گۆ هون تشتێکیش بۆی کوردان دەکەن وانە دەگوت هون نەها بسەکنن هون نەها ڕاوەستن ئێلێ دنەڕی ئیران تلیەکی خۆ دەخست ناودا سووریا تلیەکی خۆ دەخست ناو کوردستانێدا تورکیا تلیەکی خۆ دەخست ناودا سەدام حوسێن وێدەمێ مابوو تلیەکی خۆ دەخست ناودا و مەسعود بارزانی چوو بەغدایە چڵ ڕۆژی ما لە بەغدایە و ئەوژی تشتێک چارە سەر نەکرد کوردوسە لە عردێکەتە بوون ستاتویەکی وان نینە و دوو پارتی هەنە لە هەمبەری هەفتوو ڕاوەستەنە ئیرۆنا سبێ دێ لە هەفتوو بخەن و داێژی لە هەفتوو خستن جەلال تاڵەبانی ڕابوو ئینسیاتیڤێک چێکرد بە تورخت ئۆزاڕا هەفدیتن چێکردن و داویێژی ئەو هەفدیتن مەزنکردن ئۆجەلان و کەماڵ بورقاییژی خستن ناودا و ئەو هەفدیتن ژ خۆ میساقی ملی بوو يعني گوتن گاواکو عراق حکوومەتە عراقی ناخوازێ بەمەرا پرزگرێکان چارە سەر بکە و گاواکو سووریا مداخلە دەکە ئیران مداخلە دەکە عراق مداخلە دەکە تورکیا و تورکیا مداخلە دەکە کاوەرن ئەم بە هەورا لە هەف بکەن ji بۆی چارەسەریەکە پرزگرێکا کورد بلا کوردستان بەبەستا توێک لە باکوور و لە باشوور ئەو وەرچەرخێ فدراسیۆنێکی بە دەناوە دەوڵەتە تورکیاییدا لێ هەنە کریتەرێوان هەبوون کریتەرێن دیموکراسی هەبوو کریتەرێ مافێ مرۆڤان هەبوو کریتەرێ پرزیەکە چارەسەرکردنیە بوون کریتەرە عەدالەت خوازیە بوون کریتەریا سیکولاریزم لایسیزم هەبوو گەل لە کریتەرێن بەوی ڕەنگی هەبوون لێنەها کریتەرێ هوون چێ دەکەن یاکو داود ئۆغلو ژوەڕا چێ دەکات چییە تەنێ ئەوەکو هون لە هەمبەری هێزن سووریای دیموکراتیک ئارتێشێکی دنێ چێ بکەن و بچن وێ دەرێژی تەبلیغات بکەن ئانژی لە شەنگا لێ پرزیەکان ئاوا بکەن ئان نا دەوەردا پرزگرێکەیە ڕۆژنامەوان vەیەکێ چما ناپرسێ یادنێژی نا هەبوونە هێزێکی چەکداری مینە پەکێکێ لە کوردستانە عراقیدا بێگومان دەواری قانونی دەواری حقوقی دەواری یاسای نێودەوڵەتیدا پرزگرێکە ئەو پەکەکەژی نەکارێ بە ئارگومنتێن نەتەوی و گوندیتی فێ پرزیەکە چارە سەر بکە ئەو ڕاستیەکە من چەند جاران گوتیە و من ژە هەواڵێن پەکێکێرا حتا کەس نەمایە ئەس مەکتوبەکی ژێرانەشینم بێژم کاکو وەرە لە واشنتۆنێ بگرە حتا لۆندۆنێ حتا بڕوکسل و پاریس و بەرلینێ هەگەر تە دیپلۆماتێک حقوق زانێک تەدید
هەگەر کو سیاست مەدارە کو تەدید کو پێشوازی لەوێ فۆرمێ بکە کو هون گروپێکی چەکداری لە کوردستان عراقی داتینن و ئەو گروپ نە لە بن باندۆرە عراقی نە لە بن باندۆرە حکوومەتە هەرێمی کوردستانەیە و ئەو گروپ جار ناجار لە کوردستانە تورکایەکی شەڕ دەکە یعنی بێگومان مرۆڤ نەکارێ فۆرمێکی حقوقی بدەوی و ئەو تەکلیاوی ببینینە و پەدەکە خائینە ئاژی نەخائینە پەدەکە خائین بژی ئەو پرزگرێکە پەدەکە خودێ دیموکرات و وڵات پارێز و نەتەویژی بیدیسا ئەو پرزگرێکە یعنی پرزگرێکە قانونی قانونینە شتێن ئابستراکتن ئەو لە جێخوا لێ کاک مەسعود بارزانی دە هەمان فۆرمێدا ئەو فۆرمە ئاشتیەدا قاش و ئاشتیەدا خێتابێک وسادا کو کورد گەرەک تێرۆرێ نەکەن تێرۆر پزیەکان چارەسەر ناکە تەما سەرسەران و سەرچەڤەن و سایە لێگەلۆ لە تاریخە عراقێدا و ئەگەر ئەم تاریخە عراقی و کریارێن عراقیان و کریارێن تورکان لە هەمبەری کوردان بینین بەرهەف بکام بزانکی ژان حەقا ساڵە 1960 عەبدولکەریم قاسم سەر و کۆماری عراقی مەلا مستەفا لە سۆڤیەتی دەناوە بەرفێ سیبیریایە لەسەر ئینسیاتیفە خۆ ڤەگەران بەغدایە جێدایە چەکدانەوی و ئەو کردن سەرۆکێ پارتیا پەدەکە ئەو وێ دەمێ ئۆتۆنۆمیش خۆ هاتداین و لە دەستورە بنگەهیژی لەسەر ماسێ بوو دەهات نویساندن و عەبدولکەریم قاسم ji بۆی دەستورە بنگەهین دەستپێکی ئاخافتنە کرد عراق ژدوو نەتەوێن سەرەکە پێک دێ کورد و عەرەب هون قەت پرزگرێکێک نەبوو هون چما چوون بە گوتنێن شا و ئیسرائیلیان وە شەڕی عراقی کرد گەلۆ بەڕاستیژی کوردی تورکیا تشتێک وساکردنە نەخێر کوردی تورکیایە دەما شێخ سەعید سەرێوان هاتیە پەرچەقاندن دەما ئاغری سەرێوان هاتیە پەرچەقاندن ڕاپەڕینە سەید ڕەزا هاتیە سەرێوان هاتیە پەرچەقاندن و گاڤاک و پەکەکەژی چێبوویە دە شەرتەکیدا چێبوویە کو نەتەنێ پەکەکە هەر کەسێکی کو ناوێوی چەپ باە حتا ڕاست باژی سەرێوی هاتیە پەرچەقاندنیانی بەریا پەکەکێ جەماعەتی فایق بوجاخ وانە چ پێ هاتن دکتۆر شوان کو دەستێوان نەگەیشتێ لە کوردستانە عراقی چ ئانین سەرێ دکتۆر شوان هەگەر کو ئەف تێرۆرە یاوێ دەمێ نە تیرۆر بوو گەلۆ چاوا دەبێ یەک تیرۆر بە یەکجی تیرۆر نەبە یعنی ئەڤ یەک دەوێک و بەڕاستی مرۆڤ هەنێکی بە پرەنسیپ لەسەر ڕاوەستە و ئەv قازان جێوی ji بۆی هەست و سۆزێ نەتەوی ji بۆی چارەنویسە نەتەوەکی چییە یعنی هەگەر تو دخوازی لە هەمبەری عراقی لە هەمبەری بەغدایە کارتێ تورکیایە بەکاربینی تو چەند ساڵە بەکارتینیژی و تو لە وردە قەت قازانجەکی ناکەی تەنێ زەرەر دەکەی و تەنێ میلەت فەقیر دەبە و میلەت بێموچە دەبە و دەداویێداژی لە هەمبەری وێ لە هەر هەڵبژاردنەکیدا گەڕەنتیە ماناوە دەکەن تەمام هون دەمینێن و کەسێن مینە ئارین و مارینانژی دەبن خودی تەلەڤیزیۆن دەبن خودی زانینگە عمرێوی نەبوویە 18 ساڵی ڕێکتۆرێ زانینگە هەیە مامۆستایە من عمرێوی بوو 65 ساڵی بە زۆر بوو ڕێکتۆرە ئالیگرێ ڕێکتۆرە زانینگەها لۆڤنێ وڤان ساڵێن دوماییەدا بوویە ڕێکتۆر زێدەتری 105 پەرتوکێوی هەنە و زانینگەهێ دنیای نەمایە دەرسی تێدا نەدی و حەزاران تێزن و نویساندنە لەوێ دەرێدا یعنی تەمام هۆن وسا زەنگین دەبن لێ ئەف حتا کەنگی دکشینی چ قاسی دکشینێ و داویە دچە کو لە هەمبەری وێ خیتابێکی پەکەکێ هەیە خیتابە پەکەکێ چییە؟ خیتابە پەکەکێ خیتابە نەتەویە یعنی
کاک مەسعود بارزانی چ ماوەسا گوتیە ئەف کەنگی نەتەوایەتیە ئەف کەنگی کوردایەتی کاکو من 100 جاری دووبارە کردیە کوردایەتی 100 ئەوە ینی کوردایەتی تشتێکی دن نینە ینی هون کوردایەتی چۆ فام دکەن گاڤاکو مەسعود بارزانی بە تورکیاڕە باخفە کوردایەتی چ ماوەسایە گاڤاکو مەسعود بارزانی بە تورکیاڕە نەخەبتە لە دژیوە وێ دەمە مەسعود بارزانی والله پڕپڕ باشە و ئەو اختیار و مختیارێ بڕوک سرێژی دشینە سەر قەبرێ مەڵا مستەفا شعران دەخوێنن فاتحەیان دەخوێنن و کۆنگریان نەتەوی چێ دەکەن ئایرانان دەخۆن بە هاوڕا قەت پرزگرێک نینە نەخێر پرزگرێک دەوارێ فکریدا هەیە دەوارێ استراتیژیکدا هەیە هون لە سەرڤەیەکێ قەت تشتێکی دەبێژن و قەت تشتە گۆتی ڕۆژەکی بەرێ بەریاک و دەماک و تەکلیەوە خرانە ببوون یعنی بەریاک و پەدەکە وە قاسی بە ئاشکرا بە تورکیارە ئالیکاریە بکە وێ دەمێت تشتێک دگو و دگۆ ئەف گرێدایە تشتێکیە گرێدایە وەیە کو هەرێما کوردستانە عراقی دیموکرات ببە ji bo ku herêma Kurdistana Iraqê dîmokrat bibe divê Iraq dîmokrat bibe û gerek pirzgirêkên yani li bin navê li bin maskeyên pirzgirêkan netewî em pirzgirêkên dîmokratîk ji bo Iraqê çênekin em li pêşiya besazîbûna Iraqê de em pirzgirêkan çênekin êne hadîsa bi hezaran qurucî hene ew qurucî ne tenê li derdorê pedekê ne لە تەلەڤیزیۆنا پەکەکە لەوێ برۆکسلە تژینە ئەو قڕوجی کینە ئەو قڕوجیژی مینە قڕوجیان پەدەکێ دفکرن ئەوێن باکووری دفکرن ئەگو لە عردەکەتنە ئاینی وسا دفکرن یعنی عراقژی داگیرکەرە عراقژی گەندەڵە لە عراقی داژی پرزگرێکەنە عراقژی تائیفیە و مەزهەبیە و نزانم چێ و چێ لێنەها ئەس جوان ڕادەبێژم هەگەر کە هون ڕۆژنامەوانێکی جددینە هەگەر ئەخلاقیەوە هەیە هەرە لە هەولێرێ هەرە مەحکەمێ بێژە فلان کۆمپانیا فلان کار کردە ئەس گرێبەستێوی کۆنتراکتێوی دەخوازم ئەس ڕۆژنامەوانم ئەس دەخوازم لێ بنەڕم بزانە کۆنتراکت ددەن تا ئاننا گاڤاک و نادەنتە احتیمالە تێرژی لە تە بخەن وتە بخەن دەرێ سنوورژ لە سلێمانیێژ عینی وسا لێ هەرە بەغدایێ هەر ڕۆژنامەوانێک بچە بەغدای هەرە بجەربینە بە گوتنێم باوەڕ مەکە هەرە بجەربینە بێژە وەکو حکوومەت گرێبەست کۆنتراکت لەگەڵ فلان کۆمپانیای ئەمریکی جاپۆنی تورکی ئیرانی کریە ئەس کۆنتراکت دەخوازم کا دەوێت کۆنتراکتە چ هەیە سەعاتێک دەرباز نابی دیدەنت نەها لە بەغدایدا سازی هەنە دەولەت هەیە حکوومەت هەیە ڕاستە ملیس هەنە لێ حکوومەت و ڕاستە گەندەڵیژیە لێ حکوومەت هەیە سازی هەیە و ئەو سازی لە ژۆری پارتیانە لە ژۆری ماڵە کاکفلانی و کاکفلانیە لە کوردستانێدا وسانینە هەتاکو لە کوردستانیش داژی ئەو پۆزگرێک چارە سەر نەبن عراق دیموکراتیک نابن یعنی بێگومان مرۆڤ دگێژە قەناعەتێکی وساش خوا دەخەو ناواندا دیموکراتیزەکردنە عراقی نینە ینی دیموکراتیزەکردنە تورکیای داژینینە ئەس باوەڕ ناکەم یعنی ئافتەنێ دروش من ئەو وەک هەفتوو دفکرن تەنێ پرزگرێکێوان ئەوەکو قەدەپە دژمنێوان دەدەی ئاخافتن ئانژی نادەی ئاخافتن گاڤاکو بدەی ئاخافتن قەدەپە خاینە ناوڵات پارێزە ئەو نە کوردایەتیە گاڤاکو قەدەپە و سانەکە قەدە کوردایەتیە پرزگرێکی یەکێتیە و پەدەکێ و حیزبی دیموکرات و پەکەکێ ئەوە نیان لۆ ماژی ئەم ناگێژن تو دەرەکی دیسانژی داوەتکردنا ئەحمەد داود ئۆغڵو پرزگرێک یعنی سەرەتانی ڕۆژهەڵاتە ناوین کانسێرا ڕۆژهەڵاتە ناوین مهندیسێ شەڕێ ناوخۆی لە سووریای لە ڕۆژهەڵاتە ناوین مهندیسێک و تەکلیێوی بە داعشێرا هەیە و ئەو تەکلی پارڤەکردنە بە هەنە کوردان ڕاژی ئانی ناوی بەوی ڕەنگی
و ڕۆژنامەوانێکی وسە قەشمەر لە پێشیاوی دینان ئەف بەسەری خۆ فەزاحەتێکی پڕپڕ مەزنە و عیبە و بەڕاستیژی شەرمە. ئەف سەختەکاریە و ئەس دەوێ قەناعەتێ دامە ئەحمەد داود ئۆغڵو پەیامێن ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچری تیە پەکێکە ناخوازە ئاشتیە بکە پەکێکە تیرۆرێ دکە کاوەرن ئام بە هەڤرا چارەسەریەکی ژێرا ببینە. من گوت ئەس دیسا ئەس دیتنێ خۆ لە کەسی ڤەناشێرم هەبوونە شەڕێ چەکداری یا پەکێکێ دەواری قانونی و حقوقیدا لە کوردستانە عراقیدا پرزگرێکە چەک دەدەست تێواندابی پرزگرێکە لێ ji بۆی و پرزگرێک چارەسەر ببن لە هەموو دنیایداژی کەسی نەگوت یەوانە تێرۆریستن کاموانە بکوژن کاموانە دەرخن نە هەگەر و پێڤژوەیەک هەیە پەکەکە گەرێک بکەوە ناودا نا ئەم تو پێڤژویان ناکەن ئەم تەنێ ئۆجەلان دەردەخەن و دەم پارتیژی تەنێ کارێمە پێ هەیە گاواک و حتاک و دەنگ بدێ گاواک و دەستورا بنگەهین هات نویساندن و هێزن سووریایی دیموکراتیژی گەرەک بێن چارەسەرکردن ئەم بەوی ڕەنگی میساقا میلیاخۆ چێ بکەن یاو کاکەوە ئەو میساقا میلی جەلال تاڵەبانی ساڵە 1993 خواست و ژوێ زێدەتر دە میساقا میلیە جەلال تاڵەبانی و عەبدوڵڵا ئۆجەلانژی کەت نافدا بە تورخت ئۆزاڵڕە احتیمالە ترکت ئۆزەڵ نهات با کوشتنژی هەنە گاڤژی هاتوان ئاڤیتن دەوێ دەمێدا دەوێ میساقی میلیەدا دە ئاخا کوردستانێدا کورد ئۆتۆنۆم بوو لێنەها چه ئۆتۆنۆمی چه ئۆتۆنۆمیاوە هەیە یعنی کاز لێ بنەڕم چه ئۆتۆنۆمیەک هەیە ئەو ئۆتۆنۆمی چییە تعریفێوی چییە یاساییوی چنە قانونێوی چنە یعنی ئەڤمینە داخیانیە کوردانە یا چەند ڕۆژ بەریانەها های دەیان بە نەتەنیاهوڕا ئیتیفاقان چێ بکەن بە ئیسرائیلرا ئیتیفاقان چێ بکەن ئیسرائیل قەت زمانی کوردان ئینکار نەکردی ئەو ئیسرائیل چما زمانی کوردان ئینکار بکە ئیسرائیل لە کوردستانی حاکمیان تورکیا حاکمە ئیسرائیلی ئەم نەکوشتنە یاو ئیسرائیل چما تە بکوژی کاتۆژی هەرە وەک فەڵستینیان بکە بزانە تە دکوژان ناکوژێ و پشت ڕاژی کەریم خان یعنی حاکمێ سەرەکە یا دادگایە تاوانێ ناودەوڵەتی ئیمزا لە بندا لە بن قەرارە بنیامین نەتەنیاهو وەزیرێ بەڕەڤانیەدا کو ئەو هەردوو یاسایە دەستگیرکردنێ ژوانڕە دەربکەوێ پشتی وێ ئێدی ئەو کوردێن قاش و ناسیۆنالیست هەموو فس و پس بوون قەت دەنگ ژوان دەرناکەوە وە دۆدەگۆت ئەم ئیتیفاقن بە ئیسرائیل ڕاچێ بکەن گەرە کەس شوونڤەر نەکەوێ ترێن دچێ گەرەک هەر کەس لە ئیستاسیۆنی حازر بێ گاڤاک و ترێن هات سەرکەون پشتی قەرارێ هەمی فس و پس بوون زبێر ئایدارجی فس بوو ئێدنێژی هەمی فس بوو ئەو چ قاسی فەزاحەتە دیپلۆماسیە و کوتو لەسەر کەناڵی یوتیوبێ و لەسەر تەلەڤیزیۆناندا بێژە ئەمژە ئیسرائیل ڕاتەکیلیان دەخوازن یا ئیسرائیل بە تەڕاتەکیلیان چێ ناکە ئانینە ئەحمەد داود ئۆغڵوژیش بۆی تەلەڤیزیۆنە ئاوا عەینی مەسەلەیە بەڕاستیژی شەرمە گەرەک داوی لێوەرێ ئەم بەوی ڕەنگی تێنداویە vê بەرنامەیە لە کەرەماخۆوە هەوڵ بدەن وەک هەر جاری بەلایکێن خۆوە بە کۆمنتێن خۆوە بە پرسیارێن خۆوە و بە پارڤەکردن و شارکردنێ پرۆگرامێ ئالیکاریا ما بکەن سلااو ڕێز دەم باش